بگشتی لەگەڵ هەموو میوەتا بە جوانەکان داڕی بۆ کەسانێک خوازانن میوان بۆ برازێنەوە ئەمە هەڵبژێت تر ئێستا هاتۆتە ناو سینی میوەکانە خۆی پیاکردووە ئیترێک گونجی شتێکی بەتان بەڕاستی لەگەڵ جوان نەبڕا بەدای باشە ئەمەی کە بەدەستمەوە هەڵۆژەی ترشە هەموو ساڵێک ئەم کاتانە هەڵۆژەی ترش یەت بۆ بازارەکانی هەرێمی کوردستان ئەم ساڵ هەڵۆژەی ترشمان بۆ هاتووە لە تورکیا و کەم ساڵش کە لێەوە بۆمان دێت ساڵانێکم جار کە داخڵە بێت سعرەکەی زۆ بەرزە 5 ڕۆژ ئێمە بەدەستمان گەشتووە ڕۆژانی پێشوو لە لێرە لە دوکانەکەی خۆمان کیلۆیمان ئەدا بە 500 دلار بەڵام ئەمڕۆ تازەمان بۆ هاتووە ئەمڕۆ بەرهەمی تازی هەڵۆژەکەمان بۆ هاتووە 100 دلار لە نرخەی دابەزی و ئێستا کیلۆ بە 400 دلار ئەمڕۆ کیلۆی بە 400 دلار ئەفرۆشین پێشتر نسبەی 23 کیلۆمان بۆ هاتبوو تقریبا هەر نیو کیلۆمان بۆ تا دوێنە شەو ئەمڕۆ بەیانی سوپاس بەخوای گەورە ئەویش نەما فرۆشمان ئەوەی کە ئەمڕۆ بۆمان هاتوۆتەوە نسبەکەی 12 کیلۆیە کیلۆی بە 400 دلار ئەتوانین بفرۆشین ئێستا لە بازارەکانی ئێمەیە ڕۆژانی پێشوو ئەمە یەک دنگی بە 7000 بوو ئێستا یەک دنگی بووە بە 5000 و پاکەتەکەش ڕۆژانی پێشوو بە 45,000 بوو ئێستا بە 35,000 تشتێکی مزر و خۆشە بەڕاستی خواستی خەڵکی لەسرە لەسەر تەڵەبی داوای خەڵکی نامانە سوپاس بخوا وەردۆر دەنامێت و زیاتر شەبی ڕۆژانە ئەهێنین و زیاتر ئەخینە بازارەوە ڕۆژ بە ڕۆژی سعرەکەی دابەزێت وەڵام ئەم چاوزارە هەموو ساڵەکەر خوان فەلاحەکان لێدەن چووکە یەکەمنەوە بەرەی و خۆشانەوێت و بەڕاستی نرخەکەشی گرانە ئەڵێ بۆی خەڵک بە چاوانەکەمەکێ ئەمە مانگ و نیوێک دوو مانگ مانگێک خەڵک تەڵەبی بەردەوام تەلەفۆنیان بۆی ماکرد و نامایان بۆ مانارد هەتا وای لات خەڵکەکە زۆر بوو بۆ ئێمەش تەڵەبی ماکرد و هێنامیوان بۆ سلێمانی ئەمە ئەو کەسێک کە هەڵۆژەکەمان بۆ نێر ئەو فەلاحیکە لە وڵاتی هەڵۆژەمان بۆ نێرێ هەموو چەند ساڵێک ئەمە پێویستمان هەیە لەگەڵیانە هەموو ساڵێک کۆمەڵی فەلاحن قسان لەگەڵەکەین و کامیان بەرهەمەکەی زووتر پێ بگات لە وڵاتە ئەوە زووتر بۆمان ئەنێرێت و هەروەها ئەوە هەرجگە لە هەڵۆژە چوارەشمان هەر بۆ نێرێ تقریبا هەفتەیەکی تر چوارەش پێگات و هەر ئیهێنین ئینشەڵا یەکەم نۆبەرەی چوارەش لە ئێمە بێت بەعام ئیشەکەی من میوەی دەگمەن و میوە ڕازاندنەوەیە ئەنی من هەموو جۆرە میوەیەکم هەیە بەردەوام لە هەموو فەسڵەکانە میوە هەموو فەسڵەکانم هەیە زیاتر ئیش لە میوەی دەگمەن و ڕازاندنەوەی میوە بۆ بۆنەوە هەنگ و میوانی ئەەکەم لەگەڵەوەشە چووکە من یعنی گۆڵدن سارم لە میوەیە ئەبێ هەموو میوەکەم هەبێت بۆی پێشم خۆش بەم ساڵەوە یەکەم کەس لە هەرێمی کوردستان هەڵۆژەی سەوزم هێنا دەنان نەمێش بچێ بۆ وڵاتەکانی تریش هێنا بۆ سلێمانی